ڕۆژی دووشەمە سەربازان و مەدەنیەکانی ئوکراینی خەریکی خۆلێکی مەشقی تایبەتی سەبارەت بە کۆمەجی گرنگ و تەنگەتاوی بوون کە لەلایەن ناتۆ دیاریکراوە. هەڵبەت بۆ فێرکردنی ئەو کەسانە داڕژراوە کە چلۆن لە دەمێکدا لە هێڵی پێشەوەی شەردان گیانی خۆیان بتوانە ڕزگار بکەن. هەر ڕۆژەی 100 کەس لە کەسانی لەشکری و مەدەنی لەو ڕاهێنانەدا بەشداری دەکەن. بەشی بەکردەوەی ئەو مەشق پێکردنە و دەستهێنانی زانیاریە کە وەک تاکتیکی گرنگ لە کاتی شەڕدا بەکاردێت و کارێکی وا دەکات سەربازان نەجات بدات. بەشەکانی هەرە گرنگی ئەو ڕاهێنانە ئەوانن کە چۆن لە کاتی خوێن لەبەرچوون و هەناسە پێدان یارمەتی بە برینداریان بکرێت. ئەو ڕاهێنەرە دەڵێت تا ئێستا زیاتر لە 5,000 کەس ئەو ڕێنماییانە فێر بوونا کە دەتوانێت گیانی سەربازان ڕزگار بکە. بۆمان ڕوون بووە کە لە سەدانەوەی ئەو کەسانی کە لە گۆڕەپانی شەڕەکاندا ڕزگارکراون هەمیان لە یەکەم چرکەکانی برینداربووندا ئەو ڕێنماییە سەرەکیانەیان بۆ بەکارهێنراوە و هەر ئەو هۆیشە کە گیانی ئەوانی ڕزگار کردووە. یەکێک لە هەر بابەتە گرنگەکانی ئەو ڕاهێنانە ئەوەیە کە چۆن کاتێک سەرباز بریندار دەبێت پێشی بگرن کە خوێنی زۆری لەبەر نەڕات و هەڵبەت هەموو سەربازەکان خاوەنی ئەو زانیارە نین تەنانەت ئەوانەی کە ئێستا لە گۆڕەپانی شەڕدا. دەبێتە جێگای خۆشحاڵی ئیلانی کام یەک کەس لە 3 کەسی خەڵکی ئۆکرانیا بتوانێت ئەم ڕاهێنانە ببینێت. پێش هەموو شتێ سەربازەکە تێدەگا کە نەک تەنها یارمەتی خۆی بەڵکو و یارمەتی ئەو کەسانەش بکات کە پێویستیانە پێش هاتنی ئەمبوڵانس. دیارە ئەو ڕاهێنانە تەنیا بۆ سەربازانی لەشکری نییە، بەڵکو بۆ ئەوانەشە کە هێشتا لە شەڕدا بەشداریان نەکردووە. ئێستا دۆخی وڵاتەکە زۆر سەختە. ئێستا لە پشتەوەی هێڵی شەڕم، بەڵام ئەگەری ئەوەی هەیە بچمە بەرەی پێشەوە پێم وایە دەبێ هەموو سەربازان ئەو جۆرە ڕاهێنانە ببینن. جاری وە هەڵدەکەوێت ئەو ڕاهێنەرانە بۆ شوێنی وا سەفەر بکەن کە شەڕی تون تێدا بەردەوامە و هەر لەوێش کاری ڕاهێنان بۆ سەربازان ئەنجام دەدەن. بەڵام لە پلەی یەکەمدا ئەوان ئەو ڕاهێنانە لە کێوی پێتەخت ئەنجام دەدەن، شوێنێک کە لە 23 مانگی 3 ئەم ساڵەوە تێیدا چالاکن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.